بربەستەکانی بەردەم ناردنی موچە کۆتایی نەهاتووە. بەغداد و هەرێم ڕێکەوتنی کۆتاییان نەکرد. هێشتا بربەستەکان کۆتایی نەهاتوون. نوێنەرەکانی هەرێم بوونە هۆکاری دواخستنی بڕیاری ئەنجومەنی دەوڵەت بۆ بڕیاردان لە داهاتە نانەوتیەکان. ڕێکەوتنیشی سەرەتایش لە ئەنجومەنی وەزیران هیوای بۆ موچەخۆران گەڕاندەوە، بەڵام هێشتا بربەستەکان کۆتاییان نەهاتووە. ئەمڕۆ بۆ پرسی موچەی موچەخۆرانی هەرێم بەغداد ڕۆژێکی گەرمی بەڕێ کرد. نوێنەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبنەوەی ئەنجومەنی دەوڵەت بەشداریان نەکرد. ئەنجومەنەکەش بۆ چوونی خۆی لەباری داهاتە نانوتیەکانی هەرێمی کوردستان یەکلا نەکردەوە. ئاشکراکردنی ڕای خۆی خستە چوارشەممە. هەرێم و بەغدا پێناسەیان بۆ داهاتە فیدراڵیەکان جیاوازە. عێراق دەیەوێت ژمارێکی زۆر لە داهاتە نانەوتیەکان بگەڕێنێتەوە بۆ خۆی. هەرێمیش دەڵێت ئەوەی بەغداد داوای دەکات نادەستوریە. بەهۆی نەگەیشتنە ئەنجام هەفتەی ڕابردوو دۆسیەکە ڕادەستی ئەنجومەنی دەوڵەت کرا. ڕۆژی گەرمی بەغداد بە دواخستنی بڕیاری ئەو ئەنجومەنە سارد نەبەوە، بەڵکو لە کۆتایی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا بەرسی نەوتی هەرێمیش خرایە بەرباس و بڕیاری گەرمجی تیادا دەرکرا. بەڵام بڕیارەکە بڕیاری کۆتایی نەبوو. ئەنجومەنی وەزیران ڕەشنووسی لە تێگەیشتنی وەزارەتی نەوتی فیدراڵ و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستانی پەسەند کرد، بە تایبەتی ئەوەی پەیوەندیدارە بە پرسی بەکارهێنانی بڕی 50,000 بەرمیلی ڕۆژانە بۆ پێداویستی ناوخۆی هەرێم و ڕادەستکردنی بەرهەمەکەی تری حکوومەتی هەرێم بە کۆمپانیای سۆمۆ. ئێستا عێراق ئازادە و نەوتەی لە هەرێمی کوردستانی وەردەگرێت، هەناردەی دەکاتیان لە ناوخۆدا بەکاری دەهێنێتەوە. بەڵام کۆمپانیا نەوتیەکانیش کێشەیشیان بنەبڕ نەکراوە لەبارەی چۆنێتی خەرجکردنی شایستەی دارایی کۆمپانیەکان. ئەنجومەنی وەزیران پێشنیاری کۆمپانیا بیانیەکانی نەوتی هەرێمی پەسەند نەکرد کە بڕیارە شایستەدارایی کۆمپانیەکانی نەوتی هەرێم بە نەوتی خاو لە جیاتی پارەی کاش بۆ ئەوەی چیتر کۆمپانیەکان نیگەران نەبن لەوەی لەلایەن حکوومەتی فیدراڵەوە شایستەکانیان پێ نەدرێت. بە پێ ڕێکەوتنەکە کۆمپانیەکان خۆیان بازاڕ بۆ نەوتە خاوەکە دەدۆزنەوە و کرێی دەرهێنانیش با 16 دۆلار دیاری کراوە لە جیاتی ئەو پارەیە نەوت وەردەگرن. بەڵام هێشتا واژۆ ڕێکەوتنی سێلایەنە نەکراوە. ئەنجومەنی وەزیرانی عێراق مەرجی ئیمزاکردنی ئەوەیە لە ماوەی 2 ڕۆژدا وەزارەتی نەوت بۆ چوونی خۆی ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران بکاتەوە. دواتر بڕیاری واژۆکردنیان ڕەتکردنەوەی دەدات، کەواتە پرسی موچە هێشتا گرفتەکانی تەواو نەبوون. لە دۆسی نەوت ناکۆچی ماوە و لە دۆسی داهاتە ناوخۆیەکانیش بە هەمان شێوە.